دیمەنی دەرچوونی زیاتر لە 5,000 قوتابیە لە زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر کە لە بەشەکانی تەکنیکی ئەندازیاری و تەکنیکی تەندروستی و تەکنیکی کارگێڕی ئاهەنگی دەرچوونیان بۆ ڕێکخراوە. دەرچوانی زانکۆ باز لەوە دەکەن دوای تەواوکردنی زانکۆ ئومێدی کارکردن و دامەزراندنیان زۆر ئەستەما. قوتابیەک بۆ پێیان دەڵێت جگە لەوەی دامەزراندن نییە لە کۆمپانیاکان و کەرتی تایبەتیش کار دەست ناکەوێت. ڕاستی پێش تەخەڕوجیشم دوای پرۆسەی خوێندنیشم ئێستا کە تەواوم کردووە زۆر ینی سیڤی خۆم تەقدیمی زۆر کۆمپانیا کردووە، بەڵام هەتا ئێستا هەلیکارێکم لۆ نەڕەخساوە لە بواری خۆم کە باری خۆم سیستەمی زانیاریە وە حەولی ئەوەشم داوە کە لە زۆر بواری تر کە بۆ نمونە هەر بوارێکی تربی کە هەری کارێکم دەستکەوی کە لەوێش زۆر ئەستەم بۆ لە دەستکەوتنی. دەتوانین بڵێن سیستەمی خوێندن لە ڕووی مەنهاج لە ڕووی کۆمەڵێک سیستەمی نوێ کە ئێستا لە کۆلێژەکان پێڕاو دەکرێت سیستەمەکە تا دەرەجەیەک باشە تا ڕادەیەک باشە، بەڵام ئەوەی تر کە دەبینێتەوە کە قوتابی بە نمرەی زۆر بە ماندووبوونی زۆر دەگات بۆ قسمێک کە دەوێت بۆ کۆلێژی ئەندازیارەکان کۆلێژی ئەو کۆلێژان کە پێویستیان بە نمرەی زۆرە دوای خینێکی زۆر دوای ماندووبوونێکی زۆر تەڵەبە ناتوانێت بگات بە مەبەستەی کە هەیەی بۆ لە ڕووی دامەزانەوە لە ڕووی کارکردنەوە لە ڕووی دامەزانی داهاتێکی باش قوتابیان یاخود ئەو کەسانەی کە خوازیاری خوێندنن دەرگایکان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی بستن ناو بابەتێکەوە جایتر دوای ئەوەی کە دەستە زانکۆ یاخود دەستە پەیمانگا یەکلایی دەبیتەوە کە چ بەشێک بخوێنی بەس لێرەدا بەس دەرگاکردنەوە یعنی دەکرێتەوە سەرخۆت ئەوەی تر کە مەسەڵەن چەندە پارە بە بوارەکەی بدەیت چەند حەز لە بوارەکەیە زۆر کەسەیە کە دێتە بوارێکەوە حەزی لێ نییە بەس دوای کەم حەز و خولێ دەگۆڕێ بۆ بوارەکە و دەبێت زیاتر عین بخۆی پەرێ پێ بدە نەک ئەنی پشت بەسێ بەس بڵێ زانکۆ یاخود بڵێ پەیمانگا ئیتر هەموو شتێکە. یاریدەدەری سەرۆکی زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر دەڵێت لەم ساڵدا 5,015 قوتابی ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەنجام دراوە، ساڵانەش 4 بۆ 5,000 قوتابی لێرە دەردەچن. تەکنیکی ئەندازیاری و تەکنیکی تەندروستی و تەندروستی و پزیشکی و هەروەها کارژێڕی کۆی گشتی هەموو دەرچوان لە زانکۆی پۆلی تەکنیک بۆ ئەم ساڵی 2022-23 5,075 قوتابی بوو جگە لە خوێندنی باڵا دیبلۆمی باڵا بەبەستم ماستەر و دکتۆرا ساڵانە لە نێوان 4 و 5,000 ساڵانە تەخەرجەکە لە هەموو پسپۆرە تەکنیکیەکان. ساڵانە تەنها لە زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر زیاتر لە 5,000 قوتابی دەردەچن. لە ساڵی 2015 حکوومەتی هەرێم لەلایەک بە ناوی قەیرانی جاراییەوە بە هەموو شێوەیەک دامەزراندنی ڕاگرتووە و لەلایەکی تریشەوە بەهۆی قەیرانی دروستکراوە هەلی کاری گەنجان زۆر دەگمەن بۆتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.